بە دروشمی نا بۆ شەڕی کورد بە کورد. ئەنستیتۆتی وەرگ بۆ گەشەپێدانی دیموکراسی بە هاودەنگی چەند ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی و کەسایەتیە سیاسیەکان و چین و توێژەکان لە سۆنگەی هەستکردنمان بە لێپرسراوی بەرامبەر بە خاک و وڵاتەکەمان بە پێویستمان زانی کە ڕای گشتی و لایەنە سیاسیەکانی کوردستان لەوە ئاگادار بکەینەوە کە پلانێکی هەرێمی بەفیتی وڵاتێکی داگیرکەری کورد لەسەر گەلی کورد هەیە کە دووبارە ئاشوب و شەڕی کورد بە کورد وەکو مێژوویەکی ڕەش دووبارە بکاتەوە. بەداخەوە لایەنێکی سیاسی دەسەڵاتداری هەرێمی کوردستان لە ئێستادا هەنگاوی ناڕوون و شرۆڤەی ئەوە هەڵدەگرێت کە وەک داردەست دووبارە سەرمەشقی شەڕی ناوخۆ بکاتەوە. ئەوە تا ئەمڕۆ ئەو مێژوەڕەشە دووبارە بۆەوە دووبارە بینیمانەوە کە کورد سەنگەر بەرامبەر بە یەک لێ دەداتەوە. ئەوەش دوای ئەوە هات کە هێزێکی زۆر کە سەر بە ئەنجومەنی نیشتیمانی ئەنەکەسن لەسەر ناوی پێشمەرگە و سەر بە هێزەکانی زێرەڤانین ئێستا ئاراستەی تفەنگەکانیان لە بەرامبەر شەرەڤانانی یەکینەکانی پاراستنی شنگال ڕاگرتووە کە هێزێکن لە سەرەتای شەڕی داعش ڕۆڵیان لە پاراستنی کچوو کوڕ و پیر و کاڵی ئێزیدی هەبووە بە ئەرکی پاراستنی نیشتیمانی خۆیان هەستاون. بەداخەوە لەم چرخەی کە باز لە دووبارە داڕشتنەوەی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوین ئەکرێت تازە بە تازە تەتەرەکانی ئەنکەرە و ڕێگەی سوڵتان پەیامی جەنگ دەبەخشنەوە. دەیانەوێت ئەو شەڕە نەگریسەی دووبارە بێتەوە کە خوێنی کورد بەدەستی کورد بڕژێت. ئێمە بە هەموو شێوێک هەوڵی شەڕی ناخۆ لەژێر هەر پاساوێک ڕەت دەکەینەوە. دەڵێن با دیالۆگی بنیادنەرانە ئێمەی کورد لەم قۆناغە مێژوویەدا کۆ بکاتەوە، نەک جەنگ و پەلاماری یەکتر و زمانی تفەنگەکان، نەک جەنگ و پەلاماری یەکتر و زمانی تفەنگەکان. نەفرەت لە دووبارە بوونەوەی شەڕی کورد بە کورد، نەفرەت لە تفەنگ، بەڵێ بۆ زمانی دیالۆگ، بەڵێ بۆ یەکریزی گەلی کورد، بەڵێ بۆ ئاشتی و سەقامگیری نێوماڵی کورد. ئەمە ئێمە هەمڕۆ هەوڵێکە بۆ ئەوەی کە فشار بخەینە سەر لایەنە سیاسیەکانی هەم هەرێمی کوردستان هەم پارچەکانی تری کوردستان بۆیی لەو زەنگە مەترسیدارە ئاگاداریان بکەینەوە کە جارێکی کە ئەو مێژوەڕەشە دووبارە نەبێتەوە و بە هەوڵی سوڵتانەکانیان هەر کە دوژمنی گەلی کورد بووە لە مێژوودا ئەزمموی زۆرمان هەیە جاری کە ئەو شەڕە دووبارە نەبێتەوە.